سڵاوتان لێ بێم کاتتان باش هەمیشە لە نێوان پزیشکانی دەرمانساز و ئەو کەسانەیەکەوە مامەڵە ئەکەن بە ڕووەکە سروشتیەکانەوە جۆرێک لە گرفت هەیە باز لەوە دەکرێت ئەو مادانەی کەوا دەچنە پیشەسازیەوە ئەگەر سروشتیش بن ئەو کاتە دەبنە دەرمان و پیشەسازی و دەبێ پسپۆڕی دەرمانساز مامەڵەی لەگەڵ بکە نە کەسێک کە شارەزای دەرمان نییە ئایا چۆن دەکرێت ئەم سێکتەرە لە هەرێمی کوردستاندا ڕێک بخرێتەوە دەوترێت چەندین جۆر ڕێکلام لە کەناڵەکانی میدیایی و لە سۆشیال میدیا بۆ ئەو جۆرە دەرمانە سروشتیانە دەکرێت و بەشێکی زۆریشیان بە قاچاق دێنە هەرێمی کوردستانەوە ڕۆڵی کوالەتی کۆنتڕۆلی دەرمان چییە بێ بۆ ئەوەی ڕێگری بکرێت لە هێنانی دەرمانی بە قاچاقاتووی سروشتی و گیایی بۆ هەرێمی کوردستان لەگەڵ تیمێکی دامەزراوی کۆنتڕۆلی جۆری دەرمان KMCA بەڕێوەین هاتوینەتە کۆگای سەرەکی دەرمانی هەرێم دەرگای کۆگایەک دەکەینەوەکەوە لە پێشتر هیچ دیمەنێکی پیشان نەدراوە لێرە ڕێژێکی زۆری دەرمان و بەرهەمی ڕۆیکی و جیا دەرمانی و تەواوکاری خۆراکی دەستی بەسەردا گیراوە و بەنەشیاو دانراون لە دواتریش دەچینەوە سەر باسی جیا دەرمانی لە هەرێمی کوردستاندا دامەزراوی کۆنتڕۆلی جۆری دەرمان هۆشداری دەدەن لە بەکارهێنانی چەندین بەرهەمی جۆراوجۆر کە لە شێوەی کەپسولیان پاودەرە بۆ دابەزاندنی کێشی لە ژیان قەڵەوکردنی جەستە بەکاردێت لە هەمان کاتدا ئەنجامە تاقیەیەکانی دامەزراوی خۆراک و دەرمانی ئەمریکی FDA دەریان خستووە کە ئەو بەرهەمانەی بەناوی تەواوکاری خۆراکی یان گیایی و سروشتی بۆمبەستی دابەزاندنی کێشی لەش بانگەشیان بۆ دەکرێت و دەفرۆشێن یەکێک یان دوو یان زیاتر لەم مادانەی تێدایە مادەکانی ژواگ سیبۆترامین کە دەبێتە هۆی نەخۆشیەکانی دڵ و تێکدانی باری دەرونی بەکارهێنەر کە لە ساڵی 2010 قەدەغە کراوە فینۆڵفتالین کە دەبێتە هۆی شێرپەنجە لە ساڵی 1997 قەدەغە کراوە بۆ مرۆڤ بەکاربهێنرێ هەروەک مادەکانی وەک دای ئەتیل پرۆپیۆن و دایمەتیل ئەمیل ئەمین و فینفلۆرامین دیکسیفنۆفلۆرامین و بەهۆی خراپی پرۆفایلی سەلامەتیان کە دەبنە هۆی تێکشکاندنی زمانەکانی دڵ لە ساڵی 1990ەوە لە بازاڕی دەرمان کشێنرانەوە هەروەک بوونی چەندین مادی دیکە لە پێکاتەکانیان وەک فین پرۆپۆرێکس فلۆکسێتین بومیتاناید و فیۆرۆسیماید ڕێمۆنا بانت و سێتیلیستات و فێنیتۆین بەرپرسی چاودێری بازار و بازگەکان لە دامەزراوی کۆنتڕۆلی جۆری دەرمان چەندین نمونەی دیکەی دەست بە سەراگیرا و دەخاتە ڕوو ئەوەی لە ناو کۆگایدا هەمووی ئەوانن کە دەستیان بەسەردا گیراوە بەبێ ڕێگەپێدانی کوالت کۆنتڕۆل هاوڵ دەکراوە بۆ هەرێمی کوردستان نمونەی ئەو دەرمانە جانێک کە باز دەکەنیمە ئەگەر بۆ نمونە سێری وەی پێوە شوشەی بەتاڵن بەم شێوازە بەتاڵیت بەڵێ بە بەتاڵی دێ و با بڵێن بە جوونیە و بە تۆزەکەی بە جوونەیە کەپسولینگی لە بۆ دەکەن وەکو تابلێت وەکو مجارڵێن دەکرێتێکی سێکی منتووە لە شێوازێکی سێکی منتووە کەیسی زۆرمان هەبووە کە شوشەی بەتاڵ و لێبڵی لەزگەکە لەگەر بە وەکو بڵێن فەردەی چیمانتۆ چیسی چیمانتۆ ئەوە تۆزەکانی بووە کردوتیانەتە تابلێت و لە ناویاندانا و جۆرەها ڕێکلامیان بۆی کوردەکە بۆچی باشە ئەمە کە هێناویانە ئەوە دیار نیە ڕۆکو شوشەی بەتاڵ ئەمە دەستمان بەسەرداگرتو لەگەر وەشکە لێبڵی جیای لەگەر بۆ ئێستا لە نمونەی داهاتوو پیشانی جەناب دەدەین کە لێرانە پاکەجێکی بۆ دەکرێت ئەوە هاوشێوی کە با بڵێن ڕێکلامی بۆ دەکرێت بۆ با بڵێن سوودی هەیە بۆ کەسانێک کە نەشتەر با بڵێن نەخۆشی سەرەتانیان هەیە و یان سەوفانیان هەیە لە چووکەکانیان کە دەکەوە تۆزەکەی تەماشا دەکەێت ئێستا ئەڵێ چارەسەر کە کردمانەوە تەمەشا دەکەین کەپەکە دوایە کە تێسمان لە سەریکە کەپەکی ئارد کە دوای ئارد زیاد دەکرێتەوە ئەوی دەمینێتەوە لە ناوی کراوە و بە نرخی زۆر گرانبەها ئەڵبەتە قسەکەمان لەسەر نەخۆشی شێرپەنجە کاڵین بێ سەرەسەر و دەرمانە زۆر جار ئیرادەیەکی بەهێزی تاکەکان وای کردو تێپەڕێت ئەوە لە بۆ فتنگ بەکاردیان لەسەر لە شولار جوان دەکات و بۆ مەجای نیسائیش باڵین ئەلێرە کە لە سەر نووسراوە هێڵەوە هیچیوانە چییە ئەنەناس و مەبەستەکە لەوەیە کە با بڵێم بەرهەمی سروشتیە ینی با بڵێن لە مۆز و لەوانە وەرگیراوە کە ئەسڵ و ئەساسی ینی بابەتەکان بۆ ئەوانە تکا دەکەین و هاوڵاتیان ئاگادار دەکەن و خۆیان بە دوور بگرن لە کڕینی ئەو جۆرە بابەتانە کە تۆ هاوڵاتی تەڵەبی لەسەر ئەو شتانە نەبوو ئەو شخصی کە قاچاغی ئەو بەرهەمانەش دەکا وەختی ئیشەکەی بێسوود دەبی بەشێک لەمانش پەنا بۆ سوشیال میدیا بە تایبەتی تۆڵەتی فەیسبووک هەمووی لە ئۆنلاینەوە ئیشی لەسەر زۆر باشە چیترمان هەیە دکتۆر بەرهەمی تکە ئەوەمان هەیە ئەوەی کە باسمان کرد
هەر لەسەری نووسی FDA ئەپروڤت 100% ینی بە گەرنتیش پێ دەڵێتن کەەوە لەسەر ئەوە لەو جۆرەی بوو کە باسم کرد لەزگە و فەردەکان بوون کە وەکو مادەی خام ئەمە چی تیاێتەوە ئەوە عنی خەنەکە بوو ئەوە کەپسکراوەنیە هەڵسڕین تاوانێمە ئەو قاعی دوو قاایە بەرهەمی ئیشکردنی 2 ساڵی بەشی چاودێری بازارە بە هەمانچی لەگەڵ برانی ئاسایش کە زۆربەی لە بازگەکان دەستی بەسەرداگیراوە ئەمە چیە؟ ئەوە کوکو بڵێ لۆکەیان دانەوە ئالەسەس شێ و شتیوای نەگریتن کە خۆیان وا پیشاندن کە شتێکی براندن و ئەوەنە ئەوە نمونەی ئاساییەوە بکەیتی بەڵێ لەبەرەوە باسم کرد خەنەیە خەنەیە تەوان ئەو بەرهەمانە کوردیان بۆ شوێنەکەینەکە تێ بکەینەوە ئەو بەرهەمانە چینێک لە هاوڵاتی دەیکڕێ کە با بڵێن ڕۆشنبیری تەندروستی لە لای نزم بێت ینی وعی تەقافی کەم بێتن بۆیە داوایان لێ دەکەین پەنانە بە نەبەرکڕینی ئەو جۆرە بەرهەمانە ئەمە بەشێکی زۆری لە دەرەوەی لە سەرشی دانراوە نانی محکەمە هەیە لێرەشە ینی کوباس لێرە دروستەکەی پاکێجینگی بۆ دەکرێت وەکو چی؟ وەکو نمونەی باسم کراوەی کە جاگوار و ئەوانەی نمونەی تریش لەولایە هەیە ئەوانە تەسیری زۆر خراپشی لەسەر دەبی ئەوە لە دوکانەکانی جیادەرمانیش هەندێک چەنددانڕێن بەڵێ بەئەکیل لە ناو دوکانەکانی جادەرمانیش دانرێت کە کەسی پسپۆری تێدانیە لەو شوێنانە بەشێک لەو دەرمانە کیمیایی و مەترسیدارانەی بە ناوی گیاییەوە دەفرۆشێن و گیایی و سروشتینین لە بنەڕەتە هەرێکە لە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و دامەزراوی کۆنتترۆلی جۆری دەرمان سەر بە وەزارەتە و تەنانەت کۆمەڵی ڕۆگناسانی کوردستان قەدەغەیان کردووە و خۆیانی لێبەبەری دەکەن وەک جاگوار، فاتفەیس، فاتفاست، هیمالایە، ئاکسیر، جیفاست، بیفاست، ئەفلاتۆن، جامبۆ، بوتۆکس، دۆلفین، سێڤنستار، پوما سیلیمینگ، V2، V6، AB سلیم، ئاکتیف سلیم، ئادیوس و گەیناپ. بەرپرسانی تەندروستی دەڵێن ئەم جۆرە دەرمانانە لە ژێرناوی دەرمانەکانی قەڵەوی و بەهێزکردنی تواناکان و گەورەکردنی بەشە هەستیارەکان و چەندین ناوی دیکە مەترسی زۆریان هەیە لەسەر تەندروستی هاوڵاتیان بەتایبەت بۆ توشبوون بە نەزۆکی و شێرپەنجە و سستی گورچیرە نەخۆشیەکانی دڵ و نەخۆشی جگەر. بە تەلەفۆن کەسێک دەدوێنم کەوا لە پێشتر خۆی بەکارهێنەر و فرۆشیاری ئەو جۆرە بابەتانە بووە لە ڕێگەی ئۆنلاینەوە. بەکارهێنەریش یعنی فرۆشیاریش بووم ماوەیەکی خودە دەستێ بەرداوە یعنی بەڕاستی بە سەراحەت پێت بڵێم خۆشکانی بەرهەمەکەی خۆم بەڵام بەڕاستی لە کوردستانە لەبەرەوەی بە کوالیتی کۆنترۆڵە نایە بۆ چاودێریشی لەسەر نییە زۆر بەشی بە قاچاغەیە ئەسڵی نییە مۆزوعە ئەسڵ ئەساسی نییە و ڕاستیش نییە یعنی دامانە بە 100 کەس بۆیان گەڕاوێتەوە من برادرم هەبووە لە ئێرانە معمەلی ئەمەیان هەبووە وەڵڵا سەجار پێم وتوتمەکە کە لەسەر چی بنەماگی زانستی مەگەوتی زانستی چی گژی بیاەم لەو دەشتایەکە مەم قوتوانەوەی فرۆشم خۆ زەرری نییە قازانجیشی نە زەرری نییە ئیتر ماوەیەک ڕکلامێکی بۆ کاواڵێ دوانسانە بە سوسمە کاریگەری لەسەر دوانسانەکەیان بۆ منە کابرا خۆی هەر جسمی وایە کاریگەری بێ وازانێ و خەڵکش بۆ خەڵکش کاریگەریە بێ خەڵک بێزار بوون ڕاستی لە دەزان هەموو درۆ دەلەسێ ئیسفادەی نییە وەڵا خۆم بەکارێنێش میسفادەی نەبووە ئیتر چی پێ بڵێم یعنی ڕاستی نییە مۆزوعە بۆچی وازت پێ ناخۆت؟ لەبەرەوەی ئەوە خەڵک نامەیە بۆ نادی لە پێشەکان و درۆەکەن کاریگەری نەبوو هەر پێم ئەی بوویانێونە درۆ لەگە خەڵکا بکەم بەڕاستی ڕاست نەبوو درۆمانەکەن جاکە ئینسان درۆ بکە پارەی بە درۆ پیاویانی حرام و پارێ بۆ ناشێت تۆ بەرەنگاری ئەمە بە خەڵکە بیتەوە خەڵکە بۆی دێ ڕسمەکە خۆتم بێرە بەزا بوو ناسن وەڵا لە ڕۆمە لەبە ڕسمی خۆیان بە خەڵک بێری لێرە لە دامەزراوی کۆنتترۆلی جۆری دەرمان کۆبنەوەیکی گرنگ هەیە لەگەڵ هەندێک لە بەرپرسانی کۆمپانیەکانی بواری دەرمان دوایین ڕێنماییەکانی دامەزراوەکەیان بۆشی دەکرێتەوە ئەوە خراوەتە ڕووکەوە تا 22 سەی ئەم ساڵ نابێ هیچ دەرمانێک بە کیمیایی و بەرهەمی ڕۆیچیەوە هاوردە بکرێ ئەگەر کۆمپانیا بەرهەمێنەرەکەی لە هەرێمی کوردستاندا خۆی تۆمار نەکردبێ. خەڵکێک سەرنجی هەیە پرسیارەکەنەڵێن KMCA ئەوەندەی ترکیستان لەسەر دەرمان ئەوەندە لە جێدەرمانی ناپرسنەوە یان بەداداچوونی بۆ ناکەن ئەم قسەی تاسم ڕاستە؟ بەڵێ زۆر بەخێر بێن ئێمە بە نسبەت کوالیتی کۆنترۆڵەوە بە پێچاوانەوە تەرکیزمان لەسەر هەموو ینی هەموو بەرهەمێکی پزیشکیە بەڵام بەشێکی ینی دەرمانی گیایی بەشێکی لای ئێمە بەرهەمی گیایە نەک دەرمانی گیایی بەشێکی دەبێتە دەرمانی گیایی بەشێکی تری لەوانە وەکو تاواکەری خۆراک و لەو بابەتەنە بەکار بێت ئێمە تەرکیزمان لەسەر دەرمانە لەبەر ئەوەی کە ینی وەکو بەواسم کرد بەو بەشە
بەشەی کە دەرمانی گیاییش دەگرێتەوە تەرکیزمان لەسەر دەرمانە چکە دەرمان عیلاجە و زەڕورە و پێویستە هەبێت بەڵام هەندێک دەرمانی گیایی هەبوون و نەبوونیان لەوانەیە تاسیرێکی وانە بێت بۆیە ئێمە هەموو تەرکیزێکمان لەسەر ڕێخستن و بە کواڵدیکردن و هەروەها گەیاندنی باشترین و کاریگەرترین دەرمانە بۆ هاوڵاتی بەڵام لە هەمان کاتدا ئێمە دەرمانی گیایشمان پشتگوێ نەخستووە یان بڵێن بەرهەمی گیای ئەوەی بەشێکی کە وەکو دەرمانە هەمان مامەڵی دەرمانی لەگەڵ دەکرێت و ئەوەشی کە وەکو تاواکەری خۆراکە خۆشبەختانە بڕیارێکمان دەرکردووە کە لە 21 سێەوە هیچ دەرمانێکی گیاییان بڵێن هیچ تاواکەرێکی خۆراکیان هەر بەرهەمێکی تر ئەگەر کارگەکەی تۆمار نەکراوێت لە بەڕێوەبەراتی KMCA ڕێگە نادەین هاوردە بکرێت ئەوەش دەتوانین بە شێوەیەکی زۆر باشتر کۆنتترۆلی هەموو بەرهەمێکی پزیشکی بکەین من ضمنی هیم دەرمانی گیایی. ئەوانەی دژن بەوەی پێشەنگەکانی جیادەرمانی بوونی هەبێ کۆمەڵێک پاساو دەخەنە ڕوو و دەڵێن کاتێک ناوی دەرمانی گیایی بۆ شوێنەکە بەکاردێ هەڵەیەکی زانستیە چونکە دەرمان واتە چارەسەر هەر پێکاتێک کە کیمیایی بێ یان سروشتی بێ کاتێک وەک دروستکراوێکی دەرمانسازی بەرهەم هات وەک کەپسول تابلێت و مەرهەم و شروب وەقت و بند کرا و ناوی زانستی پێکاتەکانی لەسەر نووسرا وەک چارەسەر بەکارهات دەبێت تەنیا لە ژێر چاودێری دکتۆری دەرمانساز بەکاربێ. تەنانەت نەک لێ تەنها لێرە لە هەموو دنیا ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە زۆر جار لە ژێر ناوی دەرمانی جیایی دەرمان خودی دەرمان دەدرێت بە خەڵک یعنی ئێمە بەدەیان نمونەمان هەیە لە هەموو جیهان و لێرەش بۆ نمونە دەرمانی دابەزاندنی کێشی لەش لەسەر پاکەتەکە بۆ نمونە ڕسمی ئەنەناسێک کراوە کەچی لە ناویدا مادەی دەرمانی تایە جیایی نییە بۆ نمونە سیبیوترامین تێدا ئێمە هەمومان دەزانین چەندین ساڵە دەیان ساڵە مادەی سیبیوترامین لە بازارەکان چێشراوەتەوە سەحب کراوە لەبەر ئەوەی بەدەیان تاسیراتی جانبی لەسەر نەخۆش هەیە بۆیە نەخۆشەکە نازانێت پێی وایە ئەنەناس وەردەگرێت کەچی سیبیوترامینە بۆ نمونە بە هەمان شێوە دەرمانی بۆ نمونە بەهێزکردنی ئارەزوی سێکسی بۆ پیاوان زۆر جار دەرمانەکە شکلی شتێکی لەسەرکراوە لە ناوڕۆکدا ڕەنگە چەندین میلیگرام ڤایەگرای تێدا بێواتە سێلدینافیل ئێمە دەزانین 50 میلیگرام بۆ 100 میلیگرام ڕێگە پێدراوە ڕەنگە 300 میلیگرامی دانابێت 500 میلیگرام بەس بۆ ئەوی کەوا نیشانی بدا کە کار دەکات بۆیە بەڕاستی بە شێوەیەکی زانستی لەگەڵ ئەوەی کە کۆمپانیای زۆر باش هەیە بۆ تاواکەری خۆراکی بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە ئامۆژگاری هاوڵاتیان ناکەین کە تاواکەری خۆراکی وەربگرن بەڵکو وا باشترە کە ئەو دەرمانە وەرگرن کە لە هەموو جیهانە ڕێگەی پێدراوە و کە بە فعلی تەسجیل کراوە بۆ نمونە لە ئەمریکا. ڕاوێژکاریی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دەبینم کەوا سەپەرشتی دەرکردنی ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2019 تایبەت بە پرسی جیادەرمانی کردووە کە لە 19 مادە پێک هاتووە ڕێنمایەکە دەڵێت تەنیا حەوت چین لە پزیشک و دەرچوانی کۆلێژی دەرمانسازی و یاریدەدەری دەرمانساز و بەشی زانست لە بایۆلۆژی و کیمیا و کشت و کاڵ بەشی ڕۆگناسی یاخود بەشی بەرهەمی ئاژەڵی ڕێگەیان پێدەدرێت پێشانگای دەرمانی گیایی بکەنەوە. ئەم ڕاوێژکارە دەڵێتە ئێستا چەندین پێشانگایان داخستووە چونکە هەندێکیان گژ و گیا و دەرمانی نەشیاویان بە قاچاق هاوردە کردووە لەبارەی ڕێکلامی نەشیاویش سکاڵایان لەسەر هەندێک لە کەناڵەکان تۆمار کردووە. کێشەمان هەیە لە مەسلەی دەرمانی گیایی لەبەر ئەوەی هەر کەسێک بۆ خۆی هەرەسێ ڕێکخراوێک دروستەکە بە ناوی ڕێکخراوی جیادەرمانی یان ڕێکخراوی ڕۆگناسی یان کۆمەڵی ڕۆگناسی سێ ڕێکخراو تا ئێستا لە کوردستان ئیشەکەن و هەریەک و مۆڵەتیان لە شوێنێک وەرگرتووە چۆن مۆڵەتیان هەریەکە لە شوێنێک ناکرێت و نابێت مەفروض نییە لە وەزای وەرگن بەڵێ ئەبێ وابێ بەڵام ئەو ڕێکخراوانە وەکو هەموو ڕێکخراوێکی ڕێکخراوێک لە وەزارەتی ناوخۆ یان لە پارێزگاکان وەریان گرتووە و ئیشەکەن ئێمە لە کاتی ئەوەی کە نووسنەوەی ئەو ڕێنمایانە و پەیوەندێکی زۆرمان پێوەکردن بەڵام بێن لەگەڵمان دانیشن بۆی بتوانین شتێکی باشتر بکەن لەوەی کە هەیە بەڵام خۆیان ڕێک نەکەوتن لەسەر خۆیان کۆمەڵی ڕۆگناسان دەوت من لێپسرایی ئەو شتەمە ڕێکخراوی ڕۆگناسان دەوت من هەوم ڕێکخراوێکی جیادەرمانی دەگوت من هەوم ئیتر نەمانتوانێت ئیتر خۆمان لیژنەیەکماندانە لە KMCA و لە وەزارەتی تەندروستی ئەو ڕێنمایانەمان دانا زۆر باشە ڕێنمایەکان جێبەجێکرێن ڕێنمایەکان وەکو خۆی جێبەجێ ناکرێت بەڵکو هەندێک ئایدۆی زۆر خراپ کەتە ناو خەڵکەوە ئێستا بەکارهێنانی زەرو بۆ نەخۆشی خورانی جومکەکانی ئێسک ئەوەی پێدەن کە لە شاخ بەڕاستی ئەو شتانە ئێستا خەڵکانی دێکەن ئەوە زەرێکی زۆر لە کۆمەڵە
کەلەشاق پێغەمبەر درود و خوای لەسەر بێ کاتی خۆی بەکاری هێناوە بەڵام ئەگە بێت و ئەو خوێن وەرگرتنی ئێستا هەبووە پێغەمبەر درود و خوای لێبێ ئەو کەلەشاخەی و نەدەکرد و ئەگە بشکرا بە دەبێت لەلایەن دکتۆرێکی پسپۆری نەشتەرگەر بکرێت هەتا دکتۆری باڵتینی دکتۆری هەناوی دکتۆری بۆینی ئەو شتە بکە چکە تۆ کە کەلەشاخی بریندارەکەی شوێنەکە بریندارەکەی کە تۆ کە ینی لەشی کەسێکی ساغت والێکە کە خوێنە بێ بریندارێکە ئەی ڕوشێنی ئینجا کەلەشاخکەی ئەمە ئەبێ وەکاتی خۆی بە وەزارەتی تەندروستیش ئەوە قەدەغە کراوە. ئێمە دەڵێن ئەمە کە دکتۆر بێت با لە بینی خۆیان دکتۆرەکەن ئەو کێشەی هەڵکەن بۆ دکتۆرانەی WHO ڕێ پێ دەدەن بۆ لە وڵاتی تورکیا ڕێ بەڵێ دکتۆریشە بۆ ئەمە خەڵکی مسرە و بۆ لە وڵاتی خۆمان دکتۆر فەرهاد زەبار ماستەری هێناوە لەسەر کەڵەشاخ لە سلێمانی لەو نزیکانە حەوت دکتۆر لەگەر یەکێکە لە مزلەیەکی جیهانی بڵاو بۆ لەسەر کەڵەشاخ بەحتێکیان بڵاو کردەوە. بەپێی ئاماری کۆمەڵی ڕۆگناسانی کوردستان زیاتر لە 300 پێشانگا و سەنتەری ڕۆکی پزیشکی لە هەرێمی کوردستان هەن فرۆشی ڕۆژانەیان دەگاتە زیاتر لە 500 کیلۆ دەرمانی ڕۆکی و گژوکیایی کە هاتمان پێشانگایە نەخۆشی کەمبینی کە باسیەوەی بۆ کردن پاش چەندین ساڵ لە ئازاری مەعیدە و وەرگرتنی دەرمان و چارەسەری پزیشکی ئێستا لە ڕێگەی گیراوەی ڕۆکیەوە هەز بە چاکبوونەوەی باشتر دەکات. لە ماوەی 3 ساڵ یعنی مەعیدەم ئازارێکی زۆری هەیە یعنی شەو ڕۆژ ینی بەڕاستی لێم تێکچوو بوو چەند دکتۆریشم کردیە لە بۆ عیلاج چمە ئێرانیش بەس ڕاستەکەی تقریبا 3 ڕۆژیش نابی بە تەواوی هاتمە لای دەستەکانی خۆشببی بە دوو شتی زۆر بەسیت تاو مەعیدەم فەرقی کرد بوو 2 ڕۆژە. لە سێکتەری دەرمانسازیدا دەرمان لە چەند سەرچاوەیەکەوە دروست دەکرێن کانزایی و ئاژەڵی و ڕۆکی لە هەرێمی کوردستاندا خواستێکی زۆر لەسەر بەکارهێنانی ڕووەکە پزیشکیەکان هەیە ڕۆژانە 500 کیلۆ دەرمان و مادەی خاو دەفرۆشرێ لەم ژمارەیەش نزیکەی 300 کیلۆیان هاوردەیە ئەگەر بە تێکڕا بۆ هەر کیلویەک $10 دابنین ئەوە ساڵانە بە بەهای زیاتر لە $1 ملیۆن ڕووەک و جیای پزیشکی هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت. خاک و هەوای کوردستان گونجاوە بۆ زۆربەی ڕووەکە پزیشکیەکان ئێستا کۆمەڵی ڕۆگناسانی کوردستان و بەڕێبەرایەتی توێژینەوەی کشتتوکاڵی هەولێر بەنیازی پرۆژەیەکن بۆ چاندنی ڕۆیکی پزیشکی تۆی ڕۆکی جیسینگ و جینکۆ و ستیڤایان هێناوەتە کوردستان کۆمەڵی ڕۆگناسانیش گیرۆدەی بانگەشەی جیا دەرمانی هاوردەکراو بوون لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە. جۆرەها کەپسولی دیکەی لاوازکردن بەهێزکردن بەهێزکردنی توانە جۆر بە جۆرەکان هەیە ئەیفرۆشن ئەندامی ئێوەشن چیان پێڵێن خۆی ئێمە لەبەرەوەی وەکو بڵێن ناتوانین خەڵک ئیزام بکەین تەنها ئێمە توانین ئاگاداریان بکەینەوە لەبەوەی جهتێکی ئێمە ڕسمی نین وەکو بڵێن ئێمە لێژنەیەک بنێرین و محاسبە بکەین محاسبە لە تەنفیزە دەستەمەدانیە شوێنێکتان هەیە بۆ فرۆشتنی دەرمانی جیایی هیچ کەپسولەکەت نییە پێشتر هەتان بوو پێشتر کە بڵێن ڕێنمایی نەبوو ئەمە هەمان بوو بەڵام کە ڕێنمایی دەرچوو من تا ئەوەی کە بڵێن مەی فرۆشەمە نایفرۆشین ئەڵە نەبێت تەنها حەوت چین مامەڵە لەگەڵ جیا دەرمانی بکە بە لە جەناب تۆ دەست پێ بکە خۆت کوێ تەواو کردووە من بخۆم خەریجی بڵێن کۆلێژی حڕەم لە کەرکوب بەڵام وەکو دەرمانجیایی من 2 دیپلۆم وەرگتووە لە مەسەر دیپلۆمەکانیش لە خارجی مصر و سەفارەی عێراق و خارجی هەرێم و وەزارەتی تەندروستی وەزارەتی دادیش تەزدیق کراوە و زۆر جاریش خۆڵماکەویتە ناو حوچینەوەکەوە وەزارەتی تەندروستی ناکەوی بەڵام لێک لە کارمەندەکان دەکێتەوە چینە کە خەریجی بایۆکیمستریە کە ئێستا بڕوانە بڵێن بەڵام دەخۆشت خۆ مامەڵی پێوەکەیت و ئەی بە خەڵکو و بەڵێ لەبەرەوەی کارمەندی خۆم کە مۆڵەت ئەو مۆڵەتە لەن بەناوی و دەردەکەم بەناوی دەرەکەی جەنابی شارەزای ئەزمون زۆرە بخۆی باشێش کەس بڵێن ها لەسەر ئاستی جیهان لەسەر ئاستی جیهان لە 2020 بڕیار کە ئاخر برێ دەرچوو ئاستی بەهرە و شارەزایی فەوقی شەهاد بڕوانامەیە لە کوردستان خەڵک زیاتر جیای گەزگەز کۆ دەکاتەوە کە لە تورکیا کیلۆی بە $50 لێرە بە 12,000 دینارە گوڵە حاجیلە و شارتەرە کیلۆی بە 10,000 دینارە جاترە و گەڵای گۆیش کیلۆی بە 8,000 دینارە چەقچاقە و تاڵیشکە کیلۆی بە 15,000 دینارە گوڵەوە نەوشە کیلۆی بە 50,000 دینارە گیاسالمای کیلۆی بە 100,000 دینارە بەڵام سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی باز لە ڕووداوێکی سەیری فرۆشتنی ئاوی کەرەوزمان بۆ دەکات کە بە پارێکی زۆر فرۆشراوە کاگەشکرد سڵاو لێ بێت ئەحواڵت چۆنە؟ سڵاو کاگەڕات بەدا خۆی ئێمە لە ماوەی ڕابردووە چەندی شوێن
لە پارێزگای سلێمانی شوێنەکانیمان داخستووە کە جۆرە لە جۆرەکان ئەو کارێکە کردویانە هیچ بنەمایەکی زانستی و تەندروستی نەبوو و چۆتە بابی خەڵەتانەوە وەکو چی بۆنمە لە ماوە ڕابردووە لە یەکی لە شوێنەکانە دەستمان کرد بەسەر کۆمەڵە لەو موادانەی کە بەحساب بەکارێنا بۆ دەرکردنی ئیتیهابی گوێی مرۆڤ تەنها مۆمێک گویان توانەوە پێکاتەی مۆمەکە هاتە بەشی خوارەوەی مۆمەکە دواتر لە گوێی مرۆڤەکە دەریێناوت ئەمە ئیتیهاباتی گوێی توێ سەحمی کردووە بەبێ ئەوەی کە هیچ ئەساسێکی هەبێ و لەبەر چاوی خۆیان تاقیمان کردەوە کە بەکارمان نەهێنا بۆ هیچ مرۆڤێکیش هەمان ئەنجامی هەبوو چەندین موادی تر کە بە ناوی زیادکردنی کێش و داوەزانی کێشەوە ئێمە ڕۆژانە دەستی بەسەراگرینیان تەنانەت ئەمڕۆ یەکە لە لیژەکانمان لیژنەی هاوبەشی تەندروستی نردومن بۆ شوێنێک پێگاتەی کەرەوێز کە وشک کراوەتەوە لەگەڵاوە تێکەڵ کراوە یەک عولبەی بە نرخێکی زۆر گران فرۆشتراوە کە ئەمەش هیچ ئەساسێکی بە چەرێک فرۆشراوە کاگرش کرد لە کاتێکە دەستکێ کەرەوێز بە 250 بەڵێ باش بەپێی ئەو سکاڵایی کە لەبەر دەستمە و بەپێی ئەوەی کە لیژنەکەم نردووە لە ئێستا راپۆرتەکە نەگەڕاوەتەوە بۆم زیاتر لە 120,000 دینار یەک عولبە یەک قوتوو بەڵێ یەک عولبە ئاوی کەرەوەز بۆیە پێویستە ئەمانە هەم لە ڕووی زانستیەوە هەم لە ڕووی ئیداریەوە هەم لە ڕووی خۆڕێ خرێتەوە پسپۆڕێکی ڕۆگناس دەبینم کە ماستەری لە ڕۆگناسی و دکتۆرای لە جیادەرمانی هەیە خاوەنی نۆرینگەی تایبەت بەخۆیەتی و ئەویش دەڵێ کارەساتە ئەگەر کەسێک تایبەتمەندی و پسپۆڕی بوارەکەی نەبێت بەم کارەوە خۆی سەرقاڵ بکە و خەڵک تووشی کێشە بکات بۆ من گرنگە وەڵامم دەست بکەوێت کە ئایا ئەمان پێش دکتۆری تایبەتمەند و پێش دەستنیشانکردنی نەخۆشیەکان جیادەرمانی و چۆنێتی بەکارهێنانی دەدەن بە نەخۆشەکان کەسێک ئەگەر خۆی پسپۆری خۆی نەبی ئەگەر شارەزایەکی نەبێ مەسەڵگری بڕوانامەیەک نەبێ کاتێک کە دەست دەخاتە ناو باڵێن تەندروستی مرۆڤ بەڕاستی کارەساتە لەبەرچی لە برێت چونکە ینی کەسێک کە ئەمێ پزیشێت مەسەن تۆوەرە سەیریکە کە بوویتە پزیشک مەسەلەن بە نمرێکی بەرزێتە کۆلێج پزیشی 6 ساڵی خوێندووە 2 ساڵ اختصاصی وەرگرتووە 5 ساڵ بۆردی وەرگرتووە و جا تەنها مەسەلەن لە گوێ ئیش دەکە یان لە چاو ئیش دەکە یان لە گورچی لە ئیشەکە وایە بەڵام کەسێک بێت و نەخوێندەوارێک بێتون و لە بیست نەخۆشی ئیش بکا و نەخۆشی دڵی چارەسەر بکە و قۆڵۆن چارەسەر بکە و مەعیدە چارەسەر بکە و کەچیش لەوانەیە هەڵبەتە بڕوانامەیەکی دبلۆمیشی نەبی ئێوە ئەوە کارەساتە کە وەزارەت تەندروستی ڕەفزی ئەو کارەساتەکەیە چکە بە حەقەت یعنی ئەو کەسە شارەزایەکی نییە دەزانی شارەزای و جیا لەو شتە باشە ئەو شتە لۆ باشە ئەوە سەقافەتە سەقافەت فەرقی هەیە لەگەڵ زانست تۆ دەی بە زانست بسەلمێنی کە ئەو جیایە بۆ ئەو نەخۆشیە باشە بەڵام ئەدی بۆ چش خراپە ئایا ئەو ئەزانی کە مەسەن ئەو جیایە کە بۆ شتە باشە لە هەمان کاتە بۆ ئەو نەخۆشیش خراپە یا ڕێژەکەی چەند دەداتێ یان چۆنی کۆکردتەوە لەکوێ کۆکردیتەوە ئەوانە هەموو گرفتن لە جیادەرمان خۆ جیادەرمان هەر ئەوە نییە کە شتێکە وڵە هیچ زیانی نە کەسێک بیخوا و هیچ زەرەی لێ ناکەن نەخێوانیە جیادەرمانیش وەکو دەرمان ئەگەر بەخرا بەکار بێ ئەگەر کۆن بەکار بێ ئەگەر بە نەزانی بەکار بێ بە هەمان شێوە گرفت بۆ تەندروستی ئینسان دروست دەکات ئێمە لە کوردستان زانکۆی با بڵێن کۆلێژی جیادەرمانمان نیە زۆر باشە ئەوەی لای جەنابتە بەڕێزت نۆرینگەیەکە هەیە بەڵێ باشە ئەوەی لای بەڕێستە خەڵکێکە سەردانت دەکەن هەمووی جیادەرمانین بەڵێ هیچ شتێکی تیانیە کە کیمیایی و نیتمان لەبەرەوەی ئەو قانون ڕێنادا ئەو قانون من ناتوانم هیچ شتێکی بفرۆشم غەیری جیادەر هیچ کەپسولێک هیچ شتێک هیچ کەپسولێکی کیمیاوی نافرۆشم ئەو کەپسولێ هەشم بی جیادەرمانە و دەبێت ستیکەری وەزارەت تەندروستیش پێوە بێت ئێوەش گیرۆدە نەبوون بۆ هەموو ڕکلام و پەیجە بێخاوەنی ناو تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر ئێمەش هەیە لەبەرەوەی تۆ مەسەن کەسەکە دەچی دەرمانێکە کڕی لە ئۆنلاین نازانی سەرچاوەکەی لەکوێ دروست کرا من ئاگادارم چیرۆکن بهاتووە بەڵێ دکتۆر کەسێک ئەو زۆرە مادانی بەکارهێنابێت تووشی زیان بوو بێ بە دڵنیایی چەند نمونەیەکم پێ بڵێ کە کەسی وایە هاتێ مەسەلەن دەرمانی بەکارهێنا بۆ قەڵەو بوون بەکارهێناوە کەچی لە هەمان کاتێک کلیەکانی سست کردووە مەسەن کەسی وا هەبووە دەرمانی هێنا بۆ زەعیبوون بەکاری هێنا مەسەلەوەی زەعیبی بە هەمان شێوە کێشەی بۆ جگەر دروست بکە چۆن ئیشەکانتان تێکەڵ نابێت لەگەڵ دکتۆریی پسپۆڕی بوارە زۆرەکان ئەبێ هەموو نەخۆشیێک یەکەم جار سەردانی دکتۆرێکی تایبەت بکە تەشخیص بکە بزانی ئەو کەسە کێشەکەی چییە بەکتریای هەیە قۆرحەی برینی هەیە یان ترشەڵۆکی هەیە یان هەر گرفتێکی هەیە کە دوای ئەوەی کە دکتۆری تایبەت بە نەخۆشیەکەی خۆی کە تەشخیصی دەکا
ئەو کات کەسەکە دەڵێ من حەز ناکەم دەرمانی کیمیایی بەکاربهێنم ئەچمە لای دکتۆرێکی جیا دەرمان لۆی ئەم بە چارەسەری سروشتی خۆم عیلاج بکەم ئەو کات دەتوانی بێتە لای من. ناوچەکانی هەرێمی کوردستان بەگشتی و چیای زاگرۆز بە تایبەتی زێدی ڕەسەنی زیاتر لە 3000 ڕووەک و جێی سروشتی پزیشکیە. هەندێک لەو ڕووەکانە تەنیا لە کوردستان هەن بۆیە لەسەر چاوە زانستیەکاندا بە ڕووەکە کوردستانیەکان ناو دەبرێن. ئەگەر بە باشی کاری تێدا بکرێ سەدان ملیۆن دۆلار داهات بۆ کوردستان دەسەبەر دەکات. هەزاران جار دەست بە سەراگرتن و سزادان و پێبژاردن و گرتن و دان بە دادگاکان و 2000 سزای یاسایی بەڵام ڕۆژ بەڕۆژ ئەو جۆرە ماوەدانە لە بازاڕەکاندا هەن مامەڵەیان پێوە ئەکرێت زیاد دەبن. سۆشیال میدیاش مەدانێکی گەورەترە بۆ ئەوەی ئەم بابەتانە زیاتر سەرف ببن. ئەوەی لەم پرۆگرامش پێگەیشتین بوونی هۆشیاریە لای هاوڵاتیان بەگشتی کەوا بە جۆرە ڕیکلام و پروپاگەندە و دەماودەمکردنی زانیاری هەڵا تێنەکەون. تا بەڕامێکی دیکام و لاگ لە خۆشییا بن خواتان لەگەڵ.